یەکێتر لە تەبیعەت و سروشتی پۆشاک چییە؟ جوانیە. جوان دەکا، ئەترازێنێتەوە، جوانت ئەکا. کاتێکە بینی ئافرەتێک جلێ جوان لەبەر دەکا، تەماشاکەی جوانتر دەبێ. پیاوێکیش بە هەمان شێوە. ژن و مێردیش ئەبێ یەکتری جوانکەن، ئەبێ یەکتری ناشرین نەکەن. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، هەموو ڕۆژە لەبەر چاو مناڵ شەڕ مەکەن. ئەخر ئەو مناڵە فێری توندوتیژی دەبێ. تەماشاکەی دایکی بەرامبەر باوکی ئەوەستەیە حساب بۆ باوکی ناکە، قسەی پێ ئەڵێ ئەم مناڵە باوکی لاسووکە بێ. کاتێککە ئەم پیاوە قسە بە دایکی ئەو مناڵانە دەکات بە خێزانەکەی خۆی، دایکیان لە بەرچاوی ئەو مناڵانە سووک و ناشرین دەبێ. جوانی تیان نامێنێ. هەندێک جا کێشە مشکیلە هەیە، بڕۆ ژوور و دەرگاکە داخە و لەگەڵ پیاوەکەتا لەگەڵ مێردەکەی خۆتا حەلی بکە. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، لەگەڵ خێزانەکەتدا کێشەکانتان حەلکەن. ئەگەر حەلیش نەکرا بۆتان، یەکتری ناشرین مەکەن، یەکتری جوانکەن. بڕۆن بە بێگانەیەک جارێ بڵێن بە مامۆسایەکی ئاینی، بە کەسێکی عاقڵ بڵێن تێگەشت و کێشەکەتان بۆ حەلکە. ئەگەر حەل نەکرا، ئەو کاتە ڕێگایتە چی خۆتان دەگەنە بگیرن بەر. بەڵام دەبێ ژن و مێرد یەکتری جوان بکەن. وەک باسمان کرد، ئەوە جوانێتی نییە بۆ ژن و مێرد کە پێم خۆش بێ لە ناو مەجلیسێکا خێزانم بشکێتەوە، خێزانم پێی خۆش بێ من بشکێمەوە. ئەمە جوانێتی نییە. ژن و مێرد ئەگەر یەکتریان جوان نەکرد، دیفاعیان لە یەکتری نەکرد، پشتیوانی یەکتریان نەکرد، ژیانیان پڕە بێ لە ناخۆشی و ناڕەحەتی. ئەو کاتە وەکو دوو دوژمن لە ماڵێکا کۆبنەوە، چونکە ئەو حەز ناکات مێردەکەی بەڕێز بێ. کاتێک خەڵکێک باسیکە بڵێ مێردەکەت چاکە پێی ناخۆشە، ئەم دەڵێک خەڵ بڵێ خێزانەکەت چاکە پێی ناخۆشە، کەواتە ئەم ژن و مێردە یەکتریان جوان نەکرد. جلوبەرگیش ئەبێ جوانێتی تیا بێ بێگومان. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ، من بۆ خێزانەکەی خۆم جوان دەکەم. هەروەکو چۆن پێم خۆشە خێزانم خۆی بڕازێنێتەوە، ئاوهاش من خۆم دەڕازێنمەوە بۆ خێزانی خۆم. خوشکی بەڕێزم، ئەڕۆیتە دەرەوە، جلی جوان لەبەر دەکەی، دەرمانی زۆر دەکەی، بۆنی خۆش لە خۆت ئەدەی، بەڵام شەو لەگەڵ پیاوەکەی خۆتا بۆنی سیر و پیاز لێدێ. بۆ کەواتە تۆ پیاوەکەت جوان نەکرد، بۆ پیاوەکەت خۆت جوان نەکرد، جلوبەرگ جوانت ئەکا. ژن و مێردیشە بە یەکتری جوانکەن. بۆی ئەم خاڵانە زۆر گرنگە، خاڵی تریش هەیە. بەڵام ئەگەر ئێمە بەم شێوەی لەگەڵ ژن و مێردایەتی بەم شێوە ژیاین، ئینشەڵڵا دڵخۆش دەبین. ئەگەر نا، دڵنیا بە ژن و مێردایەتی ئەگەر شەڕ و ئاژاو و بێڕێزی بێ، حتا زوو کۆتایی بێ درەنگە، هیچ قیمەتێکی نییە. بەڵام مناڵ زۆربەی خەڵکی بەستۆتەوە، زۆربەی خەڵکی مناڵ بەستێتەوە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، مناڵ ئینسان ترسنۆکەکە، غیرەت لە ئینسان دەسێنێتەوە، مناڵ واتەیەکە. بەڵام ئەگەر هەڵدێن مادەم بڕیارم داوە لەگەڵ فڵان کەسا بژیم، با ڕێزی لێ بگرم، با بمە قەڵایەک بۆی، لە خراپەکاری بە دووری کەم، لە خەم و خەفەت بە دووری کەم، ڕێزی لێ بگرم.